بەڵێ لە ئێستادا نزیکەی 1970 ئامادەکاریەکان تەواو بووە و هەموو قوتابخانەکان لە ئێستادا ئامادەکراون و ئامێرەکانی ڕۆژی هەڵبژاردن هەموو گەیشتونەتە کۆگاکانی ئۆفیسەکانی هەولێر دۆک سلێمانی و هەروە کارتی وەرەقەی دەنگدان بە هەمان شێوە گەیشتووە وەکو دەتوانم بڵێم ئامادەکاریەکان بە شێوەیەکی تەواو ئامادەکراون چاوەڕێی ڕۆژی 9 مانگ و 11 مانگ دەکەن بۆ پرۆسی هەڵبژاردن. باس لە قەدەغی هاتوچۆ دەکرێت ئەم دەنگۆنە تا چەند ڕاستە؟ بەڵێ وەکو باسمان کرد قەدەغی هاتچۆ ناکرێت بەی شێوەیەک و وەکو ڕۆژەکانی تر دەبێت و وەکو ڕۆژێکی ئاسایی و هەروە لە نێوان شارەکان و هەروە فڕۆکەخانەکان بە هەمان شێوە بۆیە دەمەوێت لێرە خەڵکی دنیا کەمەوە ئێمە خەڵکێکی زۆرمانەیە لە هەولێر لە سلێمانی لە دۆک دەنجان لە مووسڵە لە کەرکووکە لە دیالێ لە سلاحەدینە بۆیە دەبێتن ئەوانە ڕۆژی هەڵبژاردن بچن دەنگ بدەن بۆیە ئێمە بگرە باسی قەدەغە نەکراوە کار ئاسانیشیان بۆ دەکرێت کە ڕۆژی هەڵبژاردن بچن دەنگەکان لە شارەکانی تر بدەن. کارتی دەنگدان ئێستا بەشێکیان لە بنکەکانی کۆمسیۆن ماون ژمارەیان چەندە و ئێوە چیتان هەیە بۆ خەڵک؟ بەڵێ کارتی دەنگدان تاوەکو ئێستا نزیکەی 65,000 کارتی دەنگدان ماوە لە بنکەکانمان لە ئۆفیسەکانی هەولێر دۆک سلێمانی داوا لە خەڵکی هەولێر دەکەم خەڵکی هەرێمی کوردستان دەکەم بە هەموو شێوەیەک بچن کارتەکانیان وەگرنەوە چونکە کلیلی بەشداری هەڵبژاردن کارتی دەنگدانە هەر کەسێک کارتی دەنگدان نەبێت ناتوانین لە ڕۆژی هەڵبژاردن بەشداری هەڵبژاردن بکە بۆیە داوا لە هەوڵاتیان دەکەم چن سەردانی بنکانمان بکەن کارتەکانیان وەگرنەوە ئێمە بنکانمان لە سەعات 9 بەیانی تاوەکو 5 ئێوارە کراوەیە و هەروە ڕۆژانی شەمە و ڕۆژانی هەینیش داوام دەکەن فەرمانبەرەکانمان. هەڵمەتی هەڵبژاردن لە 8 مانگ 7 بەیانی کۆتایی دێت.